جانەکەم لە داواتەکەی ئەوڕۆ سوپاس دەکەم. عافێتە بێ هەناسەکەم. طبعاً هەر ئەوم لێ چاوەڕێ دەکردی ها بەس هەموو سەیرم بەشتە چی دێ هەموو جارێ پیا و گوڵی لە بۆ ئافرەتی هینایە بەڵام ئەوڕۆ نەفەسجان گوڵی لە بۆ من هینایە. ئێ هەموو ساڵە تۆ هێناوەتە بە ئەم ساڵ من بێنم. ئەم شانازی پێوە دەکەم. قوربانە بەم شەو بچین سەرە لە ماڵی براکەوە بین. وەڵڵا خۆجێ خۆیتی ئەمیش لە مێژە نەبی تێ دەزانی. تەلەفۆنێکی بۆ کە بزانە ئەگەر شەو لە ماڵ من با بچین. ئەو تەلەفۆنەکی بۆ دەکەم. الو الو صافي برام کوی ڕەشوان جانسۆنی باش بە قوربان ئەحواڵت کووە ماڵێک ونا خۆش بیا خۆ سەلامەت بی نەفەس خان کووە وەڵا نەفەسیش باشەوە لە تەنیشتن دانیشتەوە سەلامم لێ دەکا عەلەی ناوعەلەیکە سەلام هەر سەلامەت بنیا خوا هەر باش بن یا ڕەبی صافی ماوەکە دیارینە دیار وەڵڵا ڕەشوان جان بە قورئان خەریت لیش و کەسابەتین چ بکەین ئەکرە برام دنیا ئەوەندەی نانینا ئەمە براینە برا وایە وەڵڵا دیار دەبین ئینشاءڵڵا صافی جان شەوی لە ماڵێنا ئەو شۆ وەڵڵا ئەو بەتەمانە لەگەڵ نەفەس بینە ماڵتان وەڵڵا بەخێر بێن لۆ نایەن وەرن باشە برام باش باشە حیاتم خوار لەگەر دڵ برام خوار لەگەڵ حافیز ئۆنلاین دوێ زۆر سەر و دڵخۆچین هەر میوانمان کەم بوو. سێبەر داوای لێبوردن دەکەم. داوای لێبوردن لە چی دەکەی؟ ئەوە حاڵە من هەما لەسەر چی آخر؟ چی بکەمترە لە ژنی خەڵک؟ سەیری ژنی براکەتکە؟ هەر ڕۆژی لەلایەکەوە ڕۆژی لە سەفەرێکە؟ خۆزگە گوڵدانێک بوومای بەس لە ماڵەکەی ئاوا دەستی بەسەردا بێنایەتم بزانم ئەو چی هەیەوا من نیمە بزان من لە چی بکەمە قوڕ بەسەرم سەیری حاڵم بکە. سێبەرە تو عەسەبیت کردم وەت لێ کردم دوای ڕەشوان کەینێ پیاوە. هەمیشە عەسەبی لە ماڵە کەیفت بە من نایە بە سەیری خەڵکە سەیری ڕەشوان دوورنا هەر ڕەشوانی برا سەیری ماڵ و حاڵیانکە ئاخر ژنەکەی و چی هەیە من نیمە. سێبەر ڕەشوان هەر زەلام نییە ڕەشوان کورە بوات چاوی لە دەستی ژنەکەیتی بە خێوی کاتن. بە قسەی تۆ پیاو نییە ها؟ سەیری کە سەیری وەزعیە هەموو خەڵک وەسفیان دەکات سەیری ژنەکەی کە لە هەموو شوێنێک دەدرەوشێتەوە لە هەموو حەفلەیەک دەدرەوشێت هەموو گیانی زێڕە بەختەوەری لێ دەبارێ دەڕوا بە ڕێگادا شۆخوشەنگی لێ دەبارێ منی قوربەسەریش دەبێ هەموو ڕۆژێک لایەکم بێتە خوارێ لە سایی سەری تۆوە لە سایی سەری پیاوی خراپەوە. ئەمە خراپم؟ ئەخر ئەوە حارتە باشە ڕەشوانت لەم پێ پیاوترا ئەوت پێ باشترە لە من ئەخر ئەوە حارتە لۆیە ها ئایلەی مەچیلەیاتیە ئەوە بەتەمانە بێن شەوێ بەتەمانە بێنە ئێرکانە لەگەر ژنە ئیشکەرەکەی نامەوێ بێن بێ بۆ ئەو ماڵە جەڵدە لێم دەدا و ژنەی ببینم هەموو گیانی پێ دەکەنێ ڕێک جەڵدە لێم دەدا. ئێوە دێن چ بکەین نەیەن با نەیان بینم ئەو بەختەوەری ئەوان دەبینم و قوربەسەری خۆم دەبینم حەز دەکەم خۆم بخەمە خوارێ لێرەوە. سێبەر دەرمانە چ دەدەم و کیاجە بکە با نەزانن ناتوانم دەرمانی لێ نادەم ئەوە دەرمان لێ دەمەوە بەچی دەشاردرێتەوە ئەو هەموو گیانی پێ دەکەم منیش هەموو گیانم شەل و قۆڕ کراوە. سێبەر زیاتر لەگەر عەسابم گەمەی مەکە لە کنەوانیش سەرمەزارم مەکە. تۆقەی ناکە لەگەڵ عەسابی من گەمەکە ها من بەشەر نیم هەر ژنەکەی ڕەشوان بەشەرە.